ڕەنگە زۆرجار ڕووداوەکان بە حەز و خواستی ئێمە نەبن، بەڵام ئەگەر لە ناخەوە بەهێز بین گەردەلوولەکان ناتوانن ڕێگر بن لە بەردەم گەیشتنمان بە کەنارەکانی مەبەست. زۆر جا ئەیبینم بەس من ئەیبینم ئەتم سێری ناکەم لەبەرەوە تۆزێ ناخۆشە تو چەند ساڵە لەگەڵ ئەو کچەیە بیت تا ئێستا هاوسەرێتر بێت بۆ من زۆر ژیانێ ناخۆشەوە. ئەو هەموو سامانە سروشتیە هێزە معنەویە گەورەیەی کە لە ناختایە حەیفە لاوازبی، حەیفە بێ ئیرادەبی، حەیفە بێتوانابی. دۆکیۆمنتەری ئێوارەی شەممە کاتژمێر 6:30 لە NRTO پێشکەشتان دەکرێت.